بەخێر بێن بۆ ناوەزەترین کەناڵی یوتیوبی فێرکاری مەمەد سەلاح. سلام دوستان عزیز، سڵاو هاوڕێیانی عزیز. در درس دوم زبان یادگیری زبان فارسی با شما هستم. لەوانەی دومی فێربوونی زمانی فارسی لەگەڵ ئێوە. وانەی یەکەم تاوەکو بەشی چوارەمی وانەیەکەمان خوێندە بوو. ئێساش لە بەشی چوارەمەوە دەست پێ یەکەین. ئەگەر وانەکەی پێشووتان نەبینیوە ئەوە سەرەتا بڕۆن وانەی یەکەم بخوێنن، سەیری بکەن و بۆ ئەوەی لەوانەکە تێبگەن کە لە کێوە دەستی پێکردووە و چۆن دەستی پێکردووە و لەگەڵمان بن تاوەکو کۆتایی خولەکە بۆ ئەوەی زۆرترین وشە، زۆرترین ڕستە و جوانترین شێوازی خوێندنەوەی وشەکان و قسەکردن بە زمانی فارسی فێر بن. و هەروەها شتێکی تر ئەویش بیرتان نەچێت چەناڵەکە سەبسکرایب بکەن بۆ ئەوەی هەموو کات وانەی نوێتان بەدەست بکات، چونکە ئەمە کۆتا خول نییە و یەکەم خولیش نییە و کۆتا ڤیدیۆی فێرکاری نییە و بێگومان کۆمەڵێک ڤیدیۆ و کۆمەڵێک خول و شت و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون و دایدەنین دواتر. بۆیە سەرەتا چەناڵەکە سەبسکرایب بکەن و لە یوتیوب، ئینستاگرام، فەیسبوک، تەلەگرام لەگەڵمان بن و ئاگاتان لە ئەو چەناڵ و شتانە بێ کە ئێمە وانەکانی تیادانی. باشە، بەشی چوارەم ئەڵێت کشور ایران در جنوب غربی قاره آسیا قرار دارد. باسی وڵاتی ئێرانەکە. ئەڵێ وڵاتی ئێران در جنوب غربی. وتمان جنوب غربی کوێیە؟ باشووری غەرب کوێیە؟ غەرب واتە خۆرئاوا. باشووری خۆرئاوای قاره آسیا قرار دارد واتە قارەی ئاسیا جێگیرەوە. ئەتاکوێتە باشووری خۆرئاوای قارەی ئاسیا. مساحت آن واتە پانتایی ئەو، یان پانتایی ئەو وڵاتە واتە ئێران 1,873,959 کیلومتر مربع و جمعیت آن حدود 80 میلیون نفر است. ئەڵێ مەساحەتەکەی پانتاییەکەی ئەو وڵاتە 1,873,959 کیلومتری چوارگۆشێ و جەمعیت آن و ژمارەی دانیشتوانی حدود 80 میلیون نفر است. حدود واتە نزیکەی. باشە، نزیکەی 80 میلیون کەسە. ایران 31 استان دارد. ایران 31 استان دارد واتە ئێران 31 پارێزگای هەیە. استان پارێزگا که در هر استان واتە کە لە هەر پارێزگایەک تعدادی شهر و روستا وجود دارد. ژمارەیەک شار و گوند بوونی هەیە. تهران پایتەخت ایران واتە تاران پایتەختی ئێران بزرگترین و پرجمعیتترین شهر است. واتە تاران پایتەختی ئێران گەورەترین و پڕدانیشتوانترین واتە زۆرترین دانیشتوانی هەیە. واتە ئەو شارەیە کە زۆرترین دانیشتوانی هەیە لە ئێرانە. ایران بعد از چین واتە ئێران لە دوای چین و روسیه. ایران لە دوای چین و روسیه. سومین کشور دنیاست
که بیشترین همسایه را دارد. واتە سێمین وڵاتی جیهانە کە زۆرترین دراوسێی هەبێت. وتمان دارد واتە هەیەتی. زیرا با 7 کشور مرز خشکی و با 8 کشور دیگر مرز آبی دارد. واتە ئێران زیرا واتە بۆیە چونکە لەگەڵ 7 وڵات سنووری وشکایی هەیە و لەگەڵ 8 وڵاتی تر سنووری ئاوی هەیە. طولانی ترین مرز آن با عراق و کوتاه ترین مرزش با ارمنستان است. طولانی ترین واتە درێژترین. طولانی واتە درێژ. هەروەکو زمانی کوردی ترین بۆ بەراورد بەکارێت. طولانی واتە درێژ. درێژترین ئەوێ بەچی طولانی ترین واتە وشەی پاشگیری تەری نەخەیتە سەر. یان کوتاه واتە کورت. کوتاه ترین واتە کورتترین. باشە؟ وتمان چی؟ طولانی ترین مرز آن با عراق واتە درێژترین سنووری لەگەڵ عێراقە و کوتاه ترین مرزش با ارمنستان است و کورتترین سنووری لەگەڵ ارمنستانە. همچنین مرزهای آبی آن در دریای خزر، خلیج فارس و دریای عمان قرار دارد. ئەڵێ و هەروەها سنوور ئاویەکانی لە دەریای خەزەر و خەلیجی فارس و لە دەریای عەمانەوەیە. واتە سنوورە ئاویەکانی لەو شوێنانەوەی. تێیان سەر ڕاهێنانی یەکەم جوان لەگەڵما سەیری بکەن، سەیری ڕاهێنانەکان بکەن کە ئەی خوێنمەوە. پێش ئەوەی من وەڵامەکە بڵێم ئێوە هەڵدان ڤیدۆکە بوەستێنن و خۆتان شیکاری بکەن. باشە؟ جاهای خالی زیر را با واژه‌های داده شده پر کنید. واتە جاهای خالی واتە بۆشاییەکان. زیر واتە ژێر. ئەڵێ بۆشاییەکانی ژێر با واژه‌های داده شده پر کنید. ئەڵێ بە وشانەی کە دراوە پڕی بکەنەوە. واژە واتە وشە. داده شده واتە پێدراو. پر کنید واتە پڕکەنەوە. باشە؟ یەکەم هەڵدان خۆتان بیخوێنەوە پێشەوەی من بیخوێنمەوە. باشە؟ ایران و عراق با یک دیگر همسایه هستند. یەکەم دانە خۆی شیکاری کردووە. باشە؟ دووەم دانە ئەڵێ چی؟ جەمعیەتە ئیران واتە ژمارەی دانیشتوانی ئێران. بۆشایی جای خالی 80 میلیۆن نەفەر است. 80 میلیۆن کەسە. کام هەڵبژاردە ڕاستە بۆ ئەو بۆشاییە. یەکەم ئەز واتە لە. دووەم مەرز واتە سنوور. سێهەم حدود واتە نزیکەی. چوارەم کیلومتر مربع واتە کیلومتری چوارگۆشە. پێنجەم با واتە لەگەڵ. جەمعیەتی ئیران بۆشایی 80 میلیۆن نەفەر است. کامیان ڕاستە؟ وەڵامەکەی بڵێن ئێوە. باڵێ حدود 80 میلیۆن نەفەر است واتە نزیکەی 80 میلیۆن کەسە. وەڵامی سێیەم
پرسیاری سێم ئەڵێت ئیران با 15 کشور بۆشایی ئابی و خاکی دارد. ئێران لەگەڵ 15 وڵاتە بۆشایی ئابی و خاکی دارد، واتە ئاوی و وشکانی هەیە. کەم وشە ڕاستە؟ بەڵێ، مەرز. ئێران لەگەڵ 15 وڵات سنووری ئاوی و وشکی هەیە. ایران با 15 کشور مرز آبی و خاکی دارد. بۆشایی چوارم، ایران جای خالی شمال جای خالی کشورهای زیادی همسایه است. جواب رو بگین، وەڵامەکە بڵێن. بله، درسته. ایران از شمال، یعنی ایران مرز شمال، یعنی ایران حدود شمال، یا ایران کیلومتر مربع، یا ایران با. کدومش درسته؟ از شمال. واتە ئێران لە باکوورەوە. ایران از شمال بۆشایی جای خالی کشورهای زیادی همسایه است. ئێران لە باکوورەوە لەگەڵ وڵاتگەلێکی زۆر دراوسێ. لەگەڵ واتە چی؟ واتە با. ایران از شمال با کشورهای زیادی همسایه است. ئەوەش چوارەم. پێنجەم، مساحت ایران 1,873,959 کیلومتر مربع است. زۆر باشە. ئەمە ئەگەر نەتانزانی ئەتوانن لەسەرەوە ئەو تێکستەی کە سەرەتا خوێنمەوە وەڵامەکان لەو تێکستە خۆتان جارێکی کە بیخوێننەوە، هەوڵبەن بێ ئەوەی گوێ لە شیکارەکەی بگرن، دیسانەوە خۆتان ڕاهێنانەکە شیکار بکەن بۆ ئەوەی وشەکان لەبەرکەن و واتاکانی بزانن. دێنە سەر ڕاهێنانی دووهەم. ئێمە لەوانەیە یەکەمە ئاراستەکانمان خوێند. ئەگەر وانەیەکەمتان خوێندبێ لەبەرتان کردبێت ئەبێ وەڵامی ئەم ڕاهێنانە بزانن. ڕاهێنانی دووهەم ئەڵێ هەر عەدەد چه جەهەتی را نشان می‌دهد. بنویسید. ئەڵێ هەر ژمارەیەک چه ئاراستەیەک پیشان ئەیات. بینووسن. ئەو هەینووسیوە. باشە. ژمارەیەک ئاراستەیەکی پیشانەیە شمال. ژمارە دوو ئاراستەیەکی پیشانەیە شەرق. ژمارە سێ ئافرین. ژمارە سێ جنوب. شماره 4 آفرین غرب. شماره 5 چه ئاراستەیەک پیشانەیە بین شمال و شرق. میشه چی؟ شمال شرقی. شماره 6 ژمارە 6 جنوب شرقی. شماره 7 ژمارە 7 جنوب غربی. و شماره 8 و ژمارە 8 شمال
غەربی. دەستان خۆش بێ، ئاراستەکان زۆر گرنگە، بەو شێوازێکی خوێنمان ئەوها لەبەری بکەن. ئەگەر هەڵەتان کرد دیسانەوە دووبارەی بکەنەوە، دڵنیا بن بە باشی فێرە بن، وانەکە ئیهمال مەکەن، بە جوانی بخوێن بۆ ئەوەی بە جوانی فێر ببن. ئەمەیان کۆتا ڕاهێنانە بێ بۆ ئەمڕۆمان. بۆ تەوەجۆ بە ناقشەیە دەرس. ئێمە وانەیەکەم وێنەی نەخشەیەکمان پیشانیان ئەڵێ بە گرنگیدان بە ئاگاداربوون بەو نەخشەیە جاهای خالی زیر را پر کنید. من جاهای خالی یان جای خالی واتە چی؟ واتە بۆشایی. کەواتە ئەڵێ چی؟ جاهای خالی زیر را پر کنید، واتە بۆشایە بەتاڵەکانی خوارەوە پڕ بکەنەوە. بۆ ئەوەی ئێمە ئەم ڕاهێنانەشی کار بکەین ئەبێ نەخشەکەمان لەبەردەستا بێ. نەخشەکە لەسەرەوەی ئێستا پیشانتانەیە خۆی یەکەم دانەی شکار کردووە، هەرچەند پێویستیش بە نەخشەکە ناکا، بەڵام بۆ ئەوەی بیزانین نەخشەکەتان پیشانەیە. یەکەم بۆشایی ئەڵێ ایران با کشور روسیه از شمال در دریای خزر مرز آبی دارد. ایران لەگەڵ وڵاتی رووسیا لە باکوورەوە لە دەریای خەزەرەوە سنووری ئاوی هەیە. دواتر ئەڵێ چی؟ ایران از غرب با ترکیه و بۆشایی جای خالی همسایه است. دراوسێ. ئەگەر سەیری نەخشەکە بکەین لەسەرەوە کە وانەیە یەکەم خوێندمان، این ایران است، ئەمە ئێرانە، لە لای ڕاستەوە جوان سەیریکەن لەگەڵ چ وڵاتێک سنووری هەیە، لە لای چەپەوە لەگەڵ چ وڵاتێک جگە لە کۆیت، ئەوەی کۆیت ڕاست نییە، و لەسەرەوە لە باکوورەوە لەگەڵ دەریای خەزەر و ئازەربایجان و تورکمانستان، و لە خوارەوەش لەگەڵ چ وڵاتێک سنووری هەیە. بابگەڕێنەوە سەر ڕاهێنانەکە. ئێوە نەخشەکەتان لەبەردەستا بێ. لە کتێبەکە ئەگەر داونلۆدتان نەکردوتان لە تەلەگرام داونلۆد دیکەن، لەوێ بۆتانم داناوە. بگەڕێنەوە سەر ڕاهێنانەکان. وتمان چی؟ دووەم دانیان ئەڵێ ایران از غرب با ترکیه و جای خالی بۆشایی همسایه است. واتە ئێران لە ڕۆژئاواوە لەگەڵ تورکیا و بۆشایی دراوسێ. واتە وەڵامی ڕاست چییە؟ عراق با ترکیه و عراق همسایه است. همسایگان شرقی ایران واتە دراوسەکانی ڕۆژهەڵاتی ئێران، ئەفغانستان و پاکستان هستند. ئەفغانستان و پاکستانە. 4. کشور بحرین بۆشایی جای خالی ایران قرار دارد. کشور بحرین در جنوب ایران قرار دارد. جنوب ایران. همسایه شمال شرقی ایران، پرسیاری پێنجەم، بۆشایی پێنجەم، همسایه دراوسێ. شمال شرقی باکووری ڕۆژهەڵاتی ئێران بۆشایی است. دراوسێی باکووری ڕۆژهەڵاتی ئێران کوێیە؟ ئافرین، تورکمانستان. ئەمە شوانەی دووەم تەواو. هیوادارم سووتان لێ بینی بێ، لەگەڵمان بەردەوام بن تا کۆتایی کتێبەکە، وشەکەلێکی نوێ فێرە بن، وشەکەلێکی تازە فێرە بن، و ڕستە دروستکردن فێرە بن، شێوازی خوێندنەوەی ڕاست و دروست فێرە بن، و سوودێکی ئێجگار زۆر لەم کتێبە بینن، کتێبی مینای 1.
و بیرتانیش نەچێت چەناڵەکە سەبسکرایب بکەن لە تەلەگرام و فەیسبوک و ئینستاگرامیش لەگەڵ ئێمە بن بۆەوەی زووتر خێراتر جوانتر فارسی فێر بن.